دنیا عادلم لە تەندروستی بەیانی 24 لەگەڵتانە. هیوادارم هەمیشە تەندروست بن. بابین باز لەو گۆڕان و نیشانانە بکەین کە لە ماوەی دووگیانیدا ڕوو دەدات. هەروەها باشترین ڕێگە دەخینە ڕوو بۆ پاراستنی گەشەی کۆرپە و سەلامەتی دایکەکە. نیشانەکانی دووگیانی دروستبوونی ئازار لە بەشی خوارەوەی سک و هەژنۆکاندا. هەندێک جار دڵتێکەڵ هاتن و ڕشانەوە بە تایبەت لە بەیانیاندا ڕوو دەدات. ماندوێتی و قەبزی و میزکردنی بەردەوام و گەورەبوونی سنگ لە ماوەی دووگیانیدا ڕوو دەدات. پەیدابوونی ئارەزوی خواردن بۆ خواردنێکی دیاریکراو کە لای خۆمان پێی دەڵێن بێزوو دەکات. یان نەمانی ئارەزوی خواردن و حەزلێنەکردن بۆ کۆمەڵە خواردنێکی دیکە. پەیدابوونی ئازار لە قاچ بە تایبەت لە شەودا لە هەندێک خانمدا دووچاری مایەسیری دەبن. هەڵاوسانی دەستەکان و پاژنەی پێیەکێکی تر لە نیشانەکان. تەنگە نەفەسی و کەمبوونەوەی وزە لەم کاتەدا ئاساییە ڕوو بدات. بۆ تەندروستی دایکەکە و کۆرپەکەی پێویستە دایکەکە ئەم کارانە ئەنجام بدات. وەک خەوتن بۆ ماوەی 7 بۆ 9 کاتژمێر شەوانە. هەروەها خەوتن بە باری چەپدا سوودی دەبێت بۆ تەوژمی خوێن. خواردنی میوە و سەوزە جۆر بە جۆرەکان هەروەها ئەو خواردنانی دەوڵەمەندن بە کالیستۆم و ڕێژەیەکی کەم لە چۆری تێریان تێدایە پێویستە ڕۆژانە تەواوی ڤایتامینەکان وەربگرێت چونکە دایکەکە و کۆرپەکە پێویستیان پێێتی. هەروەها مادە خۆراکیەکانی وەک فۆلیک ئەسید و ئاسن پێویستن بۆ خانمانی دووجان. ڕۆژانە پێویستە خانمانی دووجان بڕێکی زۆر ئاو بخۆنەوە، هەشک و بەلانی کەم لە ڕۆژێکدا. ئەنجامدانی وەرزشکردن و چالاکی پێویست وەک مەلەکردن و ڕۆشتنی خێرا یان ئەنجامدانی یۆگا و مەساجکردن بۆ سکی بە زەیت یاخود بە کرێم بە سوودا لە ماوەی 3 مانگی دووەمی سکپڕیدا بۆ ڕێگریکردن لە دەرکەوتنی هێڵە درێژبووەکانی سەرسک کە ئەمە بارێکی ئاساییە و ئەم هێڵانە لە کاتی دووگیانیدا دەردەکەون. دوورکەوتنەوە لە جگەرەکێشان پێویستە چونکە دیاردەی مردنی لە ناکاوی کۆرپە زیاد دەکات و ئەو خانمانی بەتەمای دووجان بوونن یان دووجانن پێویستە لە مادە کحولیەکان دوورکەونەوە. فشاری دەرونی هۆکارێکە بۆ منداڵبوونی پێشوەخت. هەر بۆیە پێویستە دایکەکە لە فشار و دڵەڕاوکێ دوورکەوێتەوە و کات لەگەڵ کەسانی ئازیزی بەسەر بەرێت. دوورکەوتنەوە لە خواردنی گۆشتی خاو و هێلکەی خاو پێویستە لە ماوەی 3 مانگی یەکەمی سکپڕیدا خواردنەکانی وەک پرتەقاڵ و سپێناخ و سێوی سوور بە سوودا کە کار دەکەن وەک دژە ئۆکسان و بەرگریکردن لە زیانگەیاندن بە خانەکان. خواردنەوەی لە ڕادەبەدەری مادە کافاینەکان هۆکارە بۆ لەبارچوونی کۆرپەلە و کۆرپەیەکی گەشەنەکرد و لاواز لە دایک دەبێت. پێویستە خانمانی دووجان نەچنە گەرماوی زۆر گەرم و هەڵماوی. لە 3 مانگی سێمی سکپڕیدا لە هەموو جۆرە پەیوەندیەکی جوودبوون لەگەڵ هاوبەشەکەیان دوور بکەونەوە. ددان شوشتن و گرنگی پێدان بە ددانەکان لەم کاتەدا نابێت پشتگوێ بخرێت بۆ ڕێگریکردن لە توشبوون بە بەکتریا و هەوکردن. هەروەها پێویستە لە کاتی سەردانکردنی پزیشکی ددان ئاگاداری بکاتەوە کە دووجانە چونکە ئەنجامدانی تیشک وەرگرتنی هەندێک دەرمانی ددان دەکرێت زیان بە کۆرپەکە بگەێنێت. بە هیوام هەر تەندروست بن.